بە درێژایی تەمەنی حکومڕانی پارتی وەکێتی هاوڵاتیان داوای خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەکەن و لە بەرامبەریشدا ئەوان بە یەک وشە وەڵامیان داونەتەوە وتویانە نییە. پاساوی دەسەڵات بۆ جێبەجێ-نەکردنی پرۆژەی خزمەتگوزاری هەمە چەشنە و لە سەرووی هەمویانەوە قەیرانی داراییە. هەر لەبەر ئەمەشە خەڵک و بەتایبەت موچەخۆران ناوی حکومەتی نیەیان بە باڵای کابینە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان دووریوە. لە هەرێمی کوردستان لە هاوینانە ئاو نییە زۆر بە کەمی بەخصوصەن لە منطقەی هەولێر لە سلێمانی شتێک باشترە ئەوی زۆر نا. لە هەرێمی کوردستان دامەزراندن نییە. وەڵی پیر نەکارەبای دابین کردووە، نە مەعاش لە شوێنی خۆیەتی، بەنزین گران بووە، هەموو شتێک بەدڵی خۆیەتی. پلە بەرزکردنەوەی مۆزەفین نییە، مامەسایان نییە، فەرمانبەران نییە. ئەیوانەوتمان نییە غا لە سەرمان ڕقمان بردێت. نەوتار نییە لە زستانێکوانەوە تێ بە قوربان. لە هەرێمی کوردستان کارەبان نییە. حکومەتی نییە و هەربێنە. دوو نازناوی حکومەتی هەرێمی کوردستانە لای هاوڵاتیان زیاتر لە 10 ساڵە تەنگژە داراییەکان ڕووی لە موچەخۆران کردووە و هەر ئەمەش سیستەمی ئەو دوو حزبە دەسەڵاتدارەی ئەستووتر کردووە و کە چاوەڕوان دەکرێت لە هەر کاتێکدا بێت ببشڕێت. حکومەتی وجدانێکی نییە، هیچ ئینسانەتێکی تیان نییە، ئەوە ئینسانەت بەتیان نییە. لە هەرێمی کوردستان دامەزراندن نییە. دنیا کوڕەخاز نییە. تا بڵم چه هەیە؟ هیچ نییە برای. ئەمڕۆ لە نێوان خەڵک و حکومەتە بە هیچ شێوەیەک متمانە نییە، سفرە. جیلی گەنجان ئایندەیان نییە، خوێندن ئایندەی نییە، هەر گەنج ئایندەی نییە بە گشتێکی بێجگەلەوەی لە بواری ئابووریمان نییە، هیچمان نییە، جە چیمان نییە. لە هەرێمی کوردستاندا ژیان نییە گەر ئەمە ژیان بێ نەبوونی باشترێک. وەڵا بڵم چی بەنزین گرانە، نەوت گرانە، غاز گرانە، ئەوە تا غازێ بە 8 لە بازار لە کۆڵانەکانیان بە 10,000 بە 9,000 بە 10,000 چی هەیە وەڵای شتی هەرزانانی. بێزاری هاوڵاتیان تاتێ زیاتر دەبێت حکومەتیش بێباکە و لە تەواوی هەوڵەکانی بۆ بێهیواکردنی خەڵک و موچەخۆران بەردەوامە کە لە دوایین هەنگاویدا بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی دیزاین کرا و پەرلەمانێکی ساختە بوو. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.